ولا تجادلوا أهل الكتاب إلا بالتي هي أحسن إلا الذين ظلموا منهم. ولا پیش برچه قرآن پیروز لآستی دەرچووی توانیتی 98 بەدەست بێنێت. دەستخۆشیم لە بۆ بەشی بەهرەداران هەم لەو برا بەڕێزانێکەوە ئیدارەی دەکەن هەم لەو برا بەڕێزانێکەوە وەکو مامۆستا تێیدا خزمەت دەکەن. خوای گەورە لە هەموو لایەکتان قبول کە، خوای گەورە لەو کەسانتان بژمێری کەوا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی خەیڕکم من تعلم القورآن وعلمه، کە الحەمدولله بەرەبوومیان دیارە لەو فترەیە لەخوا بەزیادبی لە خلالی ئەو چەند ساڵێکەوە بەشی بەهرەداران ڕاگەیاندرا لە دەستگا الحەمدولله جێی دەستیان دیارە و چەندین برای بەڕێز و چەندین خوشک لە چکە لە بەش خوشکانی شەیتمان الحەمدولله قورئانی پیرۆزیان تەواو لەبەر کردیە. ئینجا هەر یەکەو بە فترەیەک بە تەئکید کەمتر لەو فترەیەکەوە بە عام دەستگاکەوە 8 ساڵی لەبۆ لەبەرکردنی قورئانی پیرۆزدانە، بەڵام الحەمدولله برای وا هەبووە بە ساڵێک و 9 مانگ ئیوا هەیە لەوانەیە کەمتریش بی الحەمدولله تەواوی قورئانی پیرۆزی لەبەر کرد کە ئەوەش فەزلی خوایە. خوای گەورە لە هەموو لایەک قبول بکە و دەستی هەموو لایەک خۆش بی لە برایان لە ئیدارە و لە مامۆستایان. خوای گەورە پاداشت خێریان بداتەوە. یەک جوزئی توانیتی نمرەی 95 بەدەست بێنێت. هۆناوی سید منداڵان کتابی عەبدوڵڵا محەممەد فەریق توانیتی پلەی یەکەم بەدەست بێنێ بە تێکڕای نمرەی الله إخواتنا من ناو محمد إبراهيم محمد قتابي لبشر بهرداران دزكاي نوري حكمة من 8 بۆ 14 ساڵە هەروە توانیتم نزیکەی 12 زوو لەبەرکەم. زۆر سوپاس بۆ خوا، دایک و باوکم زۆر یارمەتیان دامنە لەبەرکردنی ئەم قورئانە. هەروە زۆر سوپاسی مامۆستایەکانی دەستگای نووری حکمە دەکەم بۆ ئەوەی کەوە یارمەتیان دام بۆ لەبەرکردنی اینجا. زۆر سوپاسی هەموو بەشەکان دەکەم، زۆر سوپاسی دایک و باوکم دەکەم، اینجا زۆر سوپاسی مامۆستایەکان دەکەم کە بەشدارم بوون لە لەبەرکردنی قورئانی پیرۆز. لە داهاتووە دەمەوێت هەموو قورئانی پیرۆز لە دەستگای نووری حکمە لەبەرکەم. من ناوم ڕەمەزان شاخەوانە کە قوتابی دەستگای نووری حکمەم لە بەشی بەهرەداران. الحەمدولله توانیم پلەی دووەم بەدەست بێنم لە ئاستی 8 جوزئی. و هەروە زۆر سوپاسی دایک و باوکم دەکەم کە ڕۆڵێکی زۆر گەورەیان هەبووە بۆی بگەم تا بتوان بگەم بەو ئاستە. وهروە زۆر سوپاسی مامۆستایانی دەستگای نووری حکمە دەکەم کە ئەوانیش یەکێک لە ڕۆڵە سەرەکیەکان کە توان یارمەتیان دەمەوەی بگەم بۆ ئاستەوە. و ئینشاءالله لە داهاتوودا نتوانم هەموو قورئانی پیرۆز لەبەرکەم. السلام عليكم ورحمة الله وبركاته. من ناو محمد هێمن طاهرة قوتابی دەستگای نووری حکمە پلەی یەکەم لە ئاستی 8 جوزئی بەدەست هێنا. سپاسی دایک و باوکم دەکەم و سپاسی هەموو مامۆستایان دەستگای نووری حکمە دەکەم. هیوایەتم ئەوەیە کە لێرانە قورئانی پیرۆز هەموو لەبەرکەم و ئامۆژگاریم بۆ خەڵک ئەوەیە کە بێن لە دەستگای نووری حکمە و یاخود هەر دەستگایەک بێن قورئانی پیرۆز لەبەرکەم. من 8 جوزم لەبەر کردووە و دەمەوێت لێرە بەردەوام تاوەکو هەموو قورئانی پیرۆز لەبەرکەم. پلەی دووەمی بەدەستهێناوە و هەروەها لە پرۆژەی چاکەکاری ماچ ڕەمەزانی پیرۆز لە قۆناغی گەنجانی ڕۆژی شەممە و سێشەممە پلەی سێمی بەدەستهێنایە 95.5 بەدەست بێنێت. پلەی دووەمی بەدەستهێنایە بە تێکڕای نمرەی 99 و لە پێشبڕچەی قورئانی پیرۆز قوتابی لاوەند غالب مستەفا توانیتی پلەی یەکەم بەدەست بێنێت. قۆناغی یەکی نەوجەوانان قوتابی ئەحمەد هێمن طاهر